خەتەنەکردنی مێینە بەیەکێک لە مەترسیدارترین توندوتیژەکان دادەنرێت کە لە بەشێک لە وڵاتانی جیهانی ئیسلامیدا بەرامبەر بە ژنان ئەنجام دەدرێت بە زۆرێک کاریگەری لەسەر ژنانی خەتەنەکراو تا کۆتایی تەمەن دەمێنێتەوە لە هەرێمی کوردستان ئەگەرچی هێشتا ئامارەکان بەرزن بەتایبەت لە هەندێک ناوچە بەڵام لە چاو ساڵانی ڕابردوو ڕێژەکە کەمی کردووە ئەگەر تێکڕای ژنانی 90 ساڵ بەر لە ئێستا وەربگیرێت دەردەکەوێت ڕێژەی لە سەدا 95یان خەتەنەکراون بەڵام لە ناوکچانی 15 ساڵ بەر لە ئێستا ڕێژەکە کەم بۆتەوە بۆ لە سەدادا لە هەرێمی کوردستان ڕێژەی خەتەنەکردن لە ناوچەی ڕانێ و قەڵاتجێ بە مەترسیدار ناو دەبرێت بە جۆرێک لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆرترین ڕێژەی خەتەنەکردن لەو ناوچەیە تۆمار کراوە و لە سەدا 85 ژنان خەتەنەکراون بەڵام لە دووەک ڕێژەی خەتەنەکردنی مێینە لە سەدا سفرە لە ناوچەکانی دیکەی هەرێم ڕێژەکە جیاوازە لە سلێمانی لە سەدا 69 هەولێر لە سەدا 77 و کەرکووک لە سەدا 43 و هەڵەبجە لە سەدا 44 و گەرمیان لە سەدا 59 کچان و ژنان خەتەنەکراون لە هەموو ڕۆژهڵاتی ناوەڕاستە هیچ ناوچەیەکی کەنیە بەقەدەر ناوچەی ڕانێ و قەڵاتجە بەرز بێت تا ئێستاش ئەو ناوچەیە ناوچەیەکی مەترسیدارە دیارە ئێمە ئامارمان هەیە لە ئێران ئامارمان هەیە لە عومان ئامارمان هەیە لە هەندستان لە جەنوبی شەرقی ئاسیا بەڵام زۆرترین ڕێژە ناوچەی ڕانێ و قەڵاتجەیە کە تا ئێستاش نزیکی لە سا 80 خەڵک باوەڕی بەو دیاردەیە هەیە و بەدوای ئەوە شاری هەولێرێت پارێزگای هەولێر هەڵمەتی هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بۆ بنەبڕکردنی دیاردەی خەتەنەکردنی مێینە لە هەرێمی کوردستان لە سەرەتای ساڵانی 2000 دەستی پێکردووە بەڵام حکوومەتی هەرێم لە ساڵی 2011 بە یاسا قەدەغەی کردو لە مادەی 6 یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانیدا بە سێ خاڵ سزایەکی قورسی بۆ ئەو کەسانە داناوە کە خەتەنەی مێینە ئەنجام دەدەن لە خاڵ یەکەمدا دەڵێت هەر کەسێک هانی ئەنجامدانی خەتەنەکردنی مێینە بدات بڕی 1 ملیۆن دینار بۆ 5 ملیۆن دینار غەرامە دەکرێت لە خاڵی دووەمی یاساکەدا دەڵێت هەر کەسێک کردەوەی خەتەنە ئەنجام بدات بۆ مێینەیەک یان بەشدار بێت تایدا ماوەی 6 مانگ بۆ 2 ساڵ بەند دەکرێت و سزای دارایش دەدرێت لە 2 بۆ 5 ملیۆن دینار لە خاڵی سێمیشدا دەڵێت ئەو کەسانی خەتەنی کچی ناکام دەکەن یان بەشدار دەبن تایدا زیندانی دەکرێن لە ساڵێک بۆ 3 ساڵ و سزای دارایش دەدرێن لە 5 ملیۆن دینار بۆ 10 ملیۆن دینار ئەگەرچی بۆ ئەنجامدانی خەتەنەکردنی مێینە لای زۆرینەی ئەنجامدەرانی ئاینی ئیسلام کراوەتە بیان و بەڵام تا ئێستا هیچ دەقێکی ئاینی نێهانی ئەوە بدات مێینە خەتەنە بکرێت لە چەند شوێنێکیشدا زانانی ئاینی ئیسلام دژی کردەوەکە وەستاونەتەوە زانانی زانکۆی ئەزهەر لە ساڵی 2006دا ڕایانگەیان ئەو خەتەنەکردنەی ئێستا ئەنجام دەدرێت زیانی جەستەی و دەرونی بە مێینە دەگەێنێت بۆیە پێویستە ڕێگری لێ بکرێت و قەدەخە بکرێت خەتەنەکردن دوژمنکاریە و سزا واجب دەکات بۆ ئەوانەی ئەنجامی دەدەن بەڵام یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان تا ئێستا نەیانتوانیوە بە تەواوی بە خەڵک بڵێن مێینە خەتەنە مەکەن و لە ساڵی 2010دا بە فتوایەک دەڵێن خەتەنەکردنی مێینە سونەتە و واجب نییە و دیاریشە سونەت بەکردنی پاداش دۆردەگریت و بە نەکردنیشی تاوانبار نابیت بە خێوکەری کچەکە ئازادە لەوەی خەتەنەی بۆ بکات یان نا لە دەقەکانی قورئان لە دەقەکانی حەدیث هیچ شتێکمان نییە بە سەحیحی پشتگیری بکات لە خەتەنەکردن ئەوەی هەیە مجرد عادەتێکی کلتوری عەرەبە ئەگەر خەتەنەکردن سنت بێ بۆ ئەبێ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ کشەکانی خۆی خەتەنە نەکا مادام پێغەمبەری خوا کشەکانی خۆی خەتەنە نەکرد بێ خەیری لە کۆمەڵگای کوردەواری ئێمە گرنگی بەم بابەتە بدرێ پسپۆڕانی تەندروستی و دەرونی کۆکن لەسەرەوەی ئەنجامدانی خەتەنەی مێینە یەکێکە لە مەترسیدارترین توندوتیژەکان کە بەرامبەر بە مێینە ئەنجام دەدرێت و دەڵێن مەترسی گەورەی تەندروستیان لەسەر جێ دەهێڵێت هاوکاریاسین NRT سلێمانی